یەک ناگرن و دژی یەکن و ئەوانیش شەن و شەڕیانە و شەڕی چمانە شەڕ لەسەر ماڵوێرانی لەسەر ئەوەی نزیک مەرگ هەر عیبە ئێمە دەبێت مۆدیرێکی زۆر جوان خۆمان لەو داوانەی دەسەڵات قوتار بکەین بە جددیمە یعنی من هەندێک برادر لەوانە خەڵکی زۆر جوان و مەیدانین قوربانیاندایە خەبات و تێکۆشانیان کردێ کاچ خۆم چۆن دەبێت بکەین لە ناو گەمەی پاراستن و چۆن دەکرێت بکەین لە ناو ئەو گەمانە وە جێگلەیی ئەوانە دەبێت ڕەخنە لە خۆ بگرن زەریع بن و هەر هاوڕێیەک جوێنیان پێ بدات شتێکی خراپە مە لەگەڵدان جوێندان هەڕەشا شتێکی خراپە ئێمە خۆمان قوربانی ئەو شتانەی خاڵشکە هاوڕێیان کێشەی کاگرەزەری هەر بەسەریعی بڵێم من بەتەمام زۆر بە وردی بچمە دوێ تا ئەناوڕێیان ئەو ژنە یەکێک لەو کێشەیەکی کۆمەڵایەتی وەکو پریڤاتی خۆیانە بە جددی بەڵام کەسە کە پۆپولار بی کاکە ئامەت و بیللا باسیش بکرێ بەڵام دەبێت جێ لە هەردوو تەرەف ڕابژیرێ ئەگەر ناتوو جێ لە لایەک ڕاگەردێ ئەنێویکە جێ لە هەموو ژن و مێردە کە بە شەڕ دێن دەری ئەوە شەیتانە ئەوە ڕەحمانە دەچێکنەوێت کە بالعکس دەبێ ئەو کێشەکە دوو زەواز لە ئەوروپا وەکی کوردستانی ئەم جیرانەکمان هەیە کوڕەکەی عمری 42 ساڵ زیاترە دوو کوڕەکەی 28 ئەوانن بڕوا بکەن تا ئێستا زەواجیان نەکردیان ئەنواع ئەشکاڵی کاکرەنزەر لەگەر ئەوەی ئەمە ناچبە ناوەندە وردەکاری ژیانی تایبەتی خۆتی و ئەو کەیسە لە مەحکەمەیە و ئەو ژنە ڕاز ناکە یەک شکاتی لە ڕەنزەری کردێ کە ڕەنزەر غەڵەتێکی کرد ئەوەندە سەرودی کرد ئەوەندە زەختی لێ کرد چوو بۆ ماڵی شکایەتەکەی لەسەر هەندێک لێ کردیە کە یانی تووڕە ببوو هەندێ هەڵچوونی تێدا هەبوو بەڵام ئەو شکایەتی لە ڕەنزەر نەکردی ڕەنزەر شکایەتی لێ کردێ دۆستێکە لە دادگایەوە دەشبینن هەموو ئەوانە دەدرێنە دادگا بە تایبەتی ڕێگەز کەمال کە من دەرم هاوڕێیان من دام نابوو هەندێک شت بکەم بەس هەندێک برادر ئەمە دەمەکە و ڕێگەز کەمالە چل مانجی ڕەبەقە لە کەیسی مانجی زیندانیانی بادینان 4 مانگ خۆی دزیەوە ئەوە پەیجی ئەردەی شوبات هەیە قەدیم ئەوە ئەکاونتی خۆی هەیە بۆ خۆزانە مێژ دەکاتە گامێش شەشتەک هەموو شت ئەمە دەماکرد هات نامە شیرات ئەم بەرمدا ئەمن بەرمدا بەرحاڵ ئەمە خۆ پیشاندام کە بڕۆ ناوەندە سیاسەکان حملەیە لا یەک نامەیدانە گۆ بەرمدا بەرحاڵ با بفەرمێ لەو 4 مانجی یەکەم 2-3 ساڵاشی بڵاو کاتەوە هات بە فەوزا هات بە کێشە هات لە مانجی دوو حوتیدا شێروان ژیرا ئیتر ئەو زیندانیان تا 72 ئەوەکەم هیچ نەکرد هاتەوە بە مشکلە هات تا ئێستا بەردەوامە داروبەر لەبەریە پاڕێت و واز بینە با بە واز بینە هەوڵ دەداتن هەموو زەختی لەسەر ئەوەیە ریپۆرتی لە مشتی مەسعود بارزانیدایە دارو مەسعود بارزانی کە ڕەنزەر بڵاوی کە تۆ ریپۆرتی لێدایە من ناچمەناوە هەندە شتی کە وەلای من کە جوابمان نەداتی لەبەر حسابی حمید مختارمان لۆ کردیە حسابی حەمکۆمان لۆ کردیە بە جددیشمە یعنی جواب دوابێن کردن دەست بابەتی تافیە تۆ خەڵک مەشغوڵی شتی تافی بکەی بێ هیوای کەی ئەوە بکەی ئەمە نایەنەوە ئاستا ئێمە خەباتمان لەگەر ئاغاکانە لەگەر مەسئولەکانە نایەنە ئەو شەڕی خەڵک مەشغوڵ کەین ململانەیەکیشمانەبی خەڵکێک ڕەخنەی لێمان هەبی سەرچاوی مەجوابی دەدەینەوەکو ئەو ململانێ بەنمونە من جارێک لەو ئارام ئەحمەدیش نووسی وەختی لە ئەگەستمان وەرە کاچ عومەر ئەگەر ڕاست دەکەی وەرە ئەوە ئێستاش ئەگە پێویستی کرد تەلەفۆنی لێ دەکەم و باش بزانیت لەو شوێنەی پێویستکە ئەو چەموو خەڵکێک ململانەی مەدەنی وەکو کەمال مەزار و محەممەدی مەلاکەریم هەموو ئەو جیلەیە و بە ناوی تاریشی پیرنانیشان بۆ یشمنانت کاکە وەرە ئەتۆ ئەو ڕەخنانە دەگری ئەمەش ڕەخنەمانێ وەرە با دیبەیتێک بکەین مۆدیرەشی جوان ئەم لەگە کاگعەلی ئەمە ساڵا کردم بەنمونە یعنی دەتوێت و مۆدیلێکی جوان پیشان بدەی لە کاغانە بکردم کادەهدەم بارزانی کاکە خۆ ناکرێ ئەمان ڕەخنە لە دەسەڵات بگرین بە خۆشمایز نەکەین بۆیە ئەلەو شوێنەی پێویست بی ڕەخنەیەک پەیامەش تێدابی وەڵا من لە کەس ناترسم مێژۆکی ئەوەندە پاقژم هەیە منەتم بە کەس بەس من هاین شەڕی مهاتەرات و مندار و تار خەریشی مەشغوڵکردن بێ و 100 جار وەخت خۆی دەبێت وەرەوکو ئارام ئەحمەد بکەین لە 3 جارێک باسی خۆمان کە کورە بابە عیبا مەلە پەیامەکی پیرۆزمان هەیە خۆ دەرخستنی چ و ئایس خۆشووی نیم ڕۆژە 100 جار خۆیان دەردەخێن 100 جار دەنووسی خەبەری سیاسی گەندەڵیە ناوی خۆیان دەنووسی کورە بابە عیبان شتەیە بەرحاڵ هاوڕیان ئەو ژناگە ڕاز دەکا کۆنتۆکەی با پیشامدە لە وڵاتەی ئەزان هاوڕیان ئێستا کە مۆبایل یعنی هەموو پارە هاتە ناو مۆبایلی دوو هاوڕیان ئەو ژنە ئەوەندە بارودۆخی تەندروستی دەرونی خراپە ئیستیغلالی دەکا ئەو کوڕە تەسەوور کە وێنەی کچی خۆی کە عمری 9 ساڵ لەگەڵ ڕەزدەری بڵاویان کردەوە کە گویا لەگە منداڵ ئەوە دەکە کچی خۆیتی بەخۆی ڕسمی کردی ئەی هاوار ئەو منداڵەکەی لێوەردەگیرێت و ئیستیغلالی باری دەرونی خراپی دەکەن ئەو ژنە لە یەکێتی ئەوروپا یەکێک لە سکرتێرەکانی وەزیری خارجی هەموو یەکێتی ئەوروپایە یعنی من هیوادارم لەو جوملەی بگەن تێم دەگەی وە کاگرانزار یەکێک لەو قوربانیانەیە دوو ژنی هاوسەر ئەو لەگەر ژنێک دەژیا
لسكي سينوزات هادي هرشان لكرت يشك لواني كناني دا يشك لواني كناني دا ولمالي خوينا هرشي لكرت لترسالي جابو أوروبي وجنيد كشي جابو توا وأو تشاشاني همو تروز دبي درنزاني وز السياسي كمسألة أخلاقي مسألة بارا لياقي دكنوا وأو تومتاني بو كاغرانزدر دروز كريا هري هميان برقص كمالي شوكا بيشتريش بوليس تعزيري كرديواز لمهاترات جويندان بينا بويا تحداي دكين أقر بويري تحداي دكين أقر بويري بناي خوي بلاوكاتا وأو ديدارة أو كرديتي ناويري خوي كلابري دزاني درويا أو قصانا تومة عراستي كرديا إخوة مش دكاتا قامش دكا غرازداري لما بو ناويري بناي خوي بلاوكاتا بو ناويري لبيجي خوي بلاوكاتا صدزار كا غرازدار بيقوديا لبروي باش دزاني همو تومتا ولا الرياسة توجدبي بلام هر كسك بي قصشي كردو إكاچخم خلق جيب دنيا أدي جل هردولا راب قراب زانت سونيا چون دكر يك دو قصي كردو با أوروبي بيكون أوروبي دروزنيا أوروبي نخوشنا أوروبي مخدر خور هنا إيهاوار دي أوز سياتر سطح هشتاي وكو هموش نميردش كيكا بيكا وجيايا يعني من دمي زور ورده كاري أو كم بلام يكيك أمانده بيك وينيك سكي خوي بنيري لبو جروبا كتي خوتي بخوي تصويري كرديا كقلويرة كان هو هسي شام نو صالة نو عنده تصويري كي بدأ دبي تسبار داخل شيء دروني دايق أو لبرامبر من سكي خوي بكات خوي أنا كد لبو جروب ساعة شيء وحمو بلغانا هي لسر حمو يعني كأوشتانان إسارة كردية بدوكومنت بدنك وشاهدش دبي لسريان وأنا حمو تشيل بيتنا يا سايدة مسكوير أوروبا كاتش قناكري بي خلق أواب توماتي لو دروس كي بيرجمان كبر يا ساري وكاغرانز ده يك مان دبي تشكاتي لكدينا وأجر دويرن هريكك بأمن دولم هريك جرأت دك أو لقائي بناي خوي بلاوكات إنك بتسنجر بيجي أوكي لبري باش دزان درويا وكاغرانزر همو عن الأوروبا لجريجان دزان بصفة همو أو رواندي كردي كاتا بروكسل بتابدي قرانا كان خلشي ناراضي لأنه مخلوق يكو أو رجزي بيزروج لماليا مكريس شبه حياتي خوي كرديا همو يعني پاره قندر الله یک با عجبانه صدی پاره خلق دخواتن بشکل او پروسه حمله لصد او دنگا آزاده کان ناراضی کان دانه لکدار من بکن هر روزه بمکی دانگو کسکی وای ای هوار هکتینیه باش يعني بمن ده قلت لسك سكم إبابة سكم تائس عمري 19 سالة بيساي لبنا خوي دك أي بشرف ندري أنا الرجل باوشي أوشيا هندش الكرامتان هديتن بدز الديمة أما قربانين لولا هرشمان لذكري لولا لأم لبواني ها أما لو مبدأ خمان دكين هولي تيرور ما ندري وشري هذا السخط الشيء ما دبي كمسرور بارزاني دي تشين أواني لبروكسل ديال دكون أو هو ترسنو قال تشين رانزر قرابي ديالا كمسؤولك دي تسنديان ديالن بلام لو زويندان لو توهين لو أوا هزاران كسن شيء باش زوري أوي عليك كديوة رانزر قرباني موقف كانتي بشكل لو بروسي كتن صالك نقل سر هر أو برادر وشتاني إيميل سر هر همو أو دنجا آزادانه كهولي لكدار كردن ما ندري لميديا سيبر لبيجي فل قربانين إسماعيل سيان هروا بيشرفينا ناندا قد إسماعيل درويا إيه باش لو بوليس تحقيقي لقنا بزكي قرت لو بوليس قرتي لو تحقيقي لو محكمة هي ناندا قد درويا تصوريان سهي استاقا أول رزدريش برواو كانوكو إسماعيل سيان همو عنيو تومتان كديو أما الصد باري دكين هر كسك جرأتي هي بناين خو نقلبشتم بروان بوو هبي بناين خون بلاو دكموا لو دتن بنازناوي إيزان بلاو دكموا كارزان عمرو نعزام كارمان ديرو داو تسوتسو كاجخم إنسان أجر خاول مبدأ أبو دبي بأخلاقه بيكا اگر برواد باشتكي و كروجنامه كريا من درجه مسؤول دادم درم كاك او خبرم نو هاتي تراتسيه چه دي رأيه كشي كباري دروني تاني دي بيو او استفزاز دكي دتانه لگت پاراستن هاو تريب لگت پاراستن هاو يعني ما سيد ما كدي او يك 2 ساله 3 ساله سلمان جربقه پاراستن من دادا اوانوش دس پیدا كان كاكل جاتي لا پشتمان را وستن كاكل لگل من بن كمسؤول دي دو كزنيا بلام لو جوندان بأيما هزاران كسيه شرم نخوتان بکن نغیرتان هیا باش اونا میشوی گروپی عبد شوبدان چه توانیتی بسکیت دو برپرس چه توانیتی شری مسعود و مسرور و پاول و خوبان بکات لتنشت مبون البابي ما تستان بكره همو خلقاني كان كيسك اما نيزولني لو اوروبايا بزرعتنونين بيش چه دتواني دي وجداني شي زور گوره لگا وكري دكريا فرمون
هەرچەندە ژیانی تایبەتی خۆیتی دەست دەخرێتە ناو ژیانی تایبەتی ئینسان وەکو هەموو ژن و مێردەک هەموو ژن و مێردەکان کە توش کێشە دەبن بەس بڕۆن جێ لە ئەویت کەش ڕابگرن بڕۆن لە نزیکەوە چاوەڕێی مەحکەمە بکە یان ئەگەر بڕوات پێ هەیە وەرە بێغیرت مەبن بەناوی خۆتان بڵاوکەنەوە بۆ ئەوەی ڕابچێشنە مەحکەمەی چکو کە ناوێرن هاوڕێیان لەبەر ئەوەی دەزانن ئەوانە دەگیرێن دەزانن عقوبە دەدرێن دەزانن جەوازیان نادرێتێ دەزانن تووشی قەرەبووی مادی گەورە دەبنەوە ئێ باشە من بڕوان بە شتەکەوی لۆ بڵاو ناکەم و لۆ دەچم بە دەستی دوو سێ ئاگری خۆش دەکەم لۆکو پاراستن دەچم لەو دەنگە ناڕەزایەتیانە دەدەم لە مەکی ئامەدی دەدەم لە ڕەنزەر دەدەم لە شڤان دەدەم لە ئیسماعیلسیان دەدەم کورد هەتا لە ئارام ئەحمەد و دەیان دەنجیتکە دەدەم لۆ دەچم لێیان دەدەم هەموو ئەوانەی دێن فۆکس بە دەستی دوو لە ئێمە مانان دەدەن یان ئەوەتە دەیانەوێت ڕەوەندی کوردی ناشرین بکەن کار و چالاکیەکان بڕوا بکەن پاراستنی شەرەوە دەکە با پاراستن نەبی یعنی دامانە پاراستن نییە بەڵام بۆ پاراستنیشی چییە لۆ ئەوەی بەوانە دەکرێت کە خوب خۆیان دەنە سەر بەخۆ بە پاراستن دەکرێت لە ئەوانەی هەندێک مۆزوع هەیە خەڵک دەبێت زۆر وشیار بێ تاکە شوێنە کە بەرپرس لێی دەترسێ ئەوروپایە چەند وڵاتەکە چەند کەسەکە ئیتر دەسەڵات هەرچی وەسیکاکە بگاتە ئەو دەرەجەی هەولی سوتانی ماڵمان بدرێ تیرۆرمان بکرێت لەو ئەوروپای کە پەنجەی دەستە لە سۆسیال میدیا دەنگمان قەدەغە بکرێ ئەتوش دێ هاوتەریب لەگەوانە نە ڕۆژێک نە دوو نە سێ ئێکورە پاراستنیش نەبی پاراستی یعنی بەجد دیمە یعنی ئەوت پاراستن چییە تۆ فۆکس بەس لەسەر ئەو مەجموعە بکەی کە دژی پارتین بێ گومان دروست دەکات و خەڵ شەرمیشە کاچ خۆم ئەمن جێم لە هەر یەکێک بی مەسەڵەن چل مانگە هەر دەیان کەس پۆسی لەسەر من کردیە دەیان کەس بە شەرەفتان جوابی چێم دایتەوە دەبە هەر بیکە لەو شوێنە پێویست بی جواب دەدەین ساو ڕۆژە ئەو گروپە لە لەندەن چوون ئەویان کرد ڕەخنەمان لێگرتن ڕەخنەیەکی زۆر بەمەرنی و هێمنانەوە ئەوەتی ئەوە ئیشی مەیە کاکە ئەو مۆدی لە فرێدەی خۆمە دژمنکاریمانەکە کەس نییە بە قوربان دژمنکاریمانە کەس نییە بەڵام بە قوربانی ئەو ڕەنزدەرەی بن کە 2000 دۆلاری لە خەڵک قەرد کرد یەک ساڵی ڕەبەق لە پێناوی دەنگەکی ئازاد تا لە هەولێر قوتابی کرد 2000 دۆلار یەک ساڵی ڕەبەق هەموو مانجە 200 دۆلاری دایتەوە دەرگەی لە بۆ هەموو کوردەکی ئەو چووتە بڕۆکسل چێ هێرشادی لەسەر ئەوەی نەدا کەچی ئەوڕۆ تەوهیمی پێ دەکەن لەبەر ئەوەی دەنگەکی ئازاد و بوێرە هەندێشت کەرامەتتان هەبی کە ئەمە نایەنە ناو هەوو مەسک تخوا مەعقولە بێ ناو شەڕی مۆهاتەراتی منداڵانە کە هەوڵ دەدە پاراستن ڕابچێشتە ناو شەڕی جوێندان زانیاری ئەوانە ئەو خەباتە جوانەی ئەوروپا کە تاکە شوێنەوە گوتم بەرپرسەی دەترسێ ئەمەش بێن بکەوینی ناو یەکتری تا بڵێن هاوێ کاکە ئەوانە ئاژاوە جێڕەکانی ناو کوردی ئەوروپان دەبێ ئێمە زۆر زیرەکانەتر بین کاکە کاری هاوبەش لەگەیەک ناکەین ئامەن تو بیلە هەر کەسە با لە خۆی ئەوەی بکاتن دژی یەک نەبین لەو شوێنە ڕەخنە بوو ڕەخنەیەکی منتەق کورد بابای هاوار لە ئەوروپای هەر عیبە خەڵک لە کوردستان بە مۆدێرنانە ڕەخنە دەگری ئەو مۆهاتەراتە منداڵانیە چی فرێدن دەتانەوێت خەباتی ڕەوەندی کوردی ئەوە بکەن 2 ساڵە هاتینە ناو ئەو وەزعانە خەڵک لەو ئەوروپایی کاچی من 30 ساڵە خەبات دەکە لە دژی ئەو دەسەڵاتەی ئەو مێژوو جوانەی لۆ لەکەدار دەکەن دەتانەوێت بۆ منداڵ و تاڵانە و ئەوزە دەسەڵاتیش هەموو پیاوەکان و هەموو پەیجەکانی لە خزمەت داینانە گلەیش بێ لە هەموو خەڵکانەی کاچ خۆم لەو شوێنەوە بوو دەبێ ئێوە جەری بن واز لەو دووڕویەکی زۆر گەورەم دەبینم لەولاد جوون بە ئێمە دەری لەولاد ئێمە دەکرێتن لەوەی لایەک دەکە لەوەمەش دەستخۆشی دەکە عیبا هەندێک شت شەهامەت لە ئینسان حەقانی بوون ڕەخنە لە قادر نادر بوو وەرە لە من بگرە ئەگەر لە پەیزی خۆم لەم بڵاو نەکردیەوە بەس بە ئەدەب بە